بەگومان پەروەردەکردنی تاکان و پەروەردەکردنی ئەو جیلەی کە تازە دێت لەسەر سونەتەکانی پێغەمبەر دوردی خوای لەبێت کارێکی زۆر گرنگە و باشترین سەرچاوەش بۆ ئەمە فەرمودەکانی پێغەمبەرە و مەڵبەندی هەولێری کۆمەڵی دادگەری هەستاوە بە ئەنجامدانی پرۆژەیەک وەروە تاقیکردنەوەیەک لە 63 فەرمودەی پێغەمبەردا دوردی خوای لەبێت و بە شێوازێکی ئەم پرۆژەیە ڕاگەیەندراوە کە تاکەکان بتوان بەشداری تێدا بکەن و وەروەها ئێمە لێرە و باس لەو دەکەین بزانین ئایا پرۆژەکەکەی دەست پێ دەکات وەروەها تاقیکردنەوەکەکەی ئەنجام دەدرێت و ئەو فرمودانەی کە لە ناو ئەو نامیلکێدا بوونی هەیە لە چ بابەتێکدان زیاتر فرمودەکان وەک گفتوگۆ لەسەر ئەم بابەتە دەکەین و بزانین ئایا ئەو خەڵاتانەی کە بۆ ئەم تاقیکردنەوەیشدان دراون چەند خەڵاتە و گفتوگۆی ئەم بابەتە دەکەین بە میوانداری میوانەکەمان لە ستودیۆکانمان لە هەولێرەوە لەگەڵمانە مامۆستا محەممەد تەها بەرپرسی پرۆژەی ڕۆشنایی فرموودە. سڵاو لە بە مامۆستا سپاس دەکەین کە لەگەڵمانایت. ئامانجی پرۆژەکەتان چییە و ماوەی چنێکە ئەم پرۆژە بەرداوامە یەکەم ساڵێتی کە ئەم پرۆژە ئەنجام دەدرا خود ساڵانی پێشتریش بوونی هەبووە؟ بەڵێ سڵاوی خوا لە ئێوە و لە بینەرانی بەڕێز. تاڵەن ئەو پرۆژەی ڕۆشنایی فەرموودە کە پێک هاتووە لە 63 فەرموودە، ئەو فەرمودانەش هەمویان دوو شەین واتە هەر 63 فەرمودەکە لە دووشە پێکهاتوونە. ئەوە ژۆکو قۆناغ یەکەم ئینشاءالله ئەگەر عومر باقی بێ لە ساڵانی داهاتوو قۆناغی دووەم و سێم و ئەوانش دەبیت بەپێی تەدریجەکەی کە ساڵ دووشە بووە ساڵی دادێ لەوانێ سێ وشەبی بەو شێوەی. ئەوەی ئەو ساڵمە بەسمانە کە ئەو پرۆژەیە بەڵێ بە خەڵکی سنووری خۆمان ئاشنا بکەین کە ئەو 63 فەرمودەیە تاقیکردنەوەی لەسەر دەکرێت واتە لە 63 فەرمودەی دووشەی پێک دێ. بۆ نمونە ئێستا کە تەماشای فەرمودەی یەکەم بکەین الدین و النەسیحە زالێرە واتاکەشی نووسرا واتە ئاین دڵسۆزیە و بەرگەی سێمی مەبەست چێ لەو فەرمودەیە واتە ئاین بریتە لە دڵسۆزی و ڕازگۆیی بۆ خودا و قورئان و پەیامبەر و سەرجە موسڵمانان. جا پرسیارەکان بەم شێوەیە دێنەوە 50 پرسیاری لەسەر دێتەوە و خەڵاتەکانیش کە دامان نایە 30 عومرەیە، بەڵام 30 عومرە بۆ 30 کەس نییەکەوا دەردەسی بۆ یەکەمەکان بەڵکو 15 کەسی یەکەم کەوا دەردەسن هەر یەکەکی دەتوانی یەشێک لە خانەوادەی خۆی لەگەڵ خۆی ببا بۆ عومرە. مەسەلەن پیاوێکە دەردەچی دەتوانی هاوسەرەکەی ببا یاخود ئافرەتێک و پێچوانەوە ئەوش بەمان شتوان هاوسەری بە یاخود ئەوەی کە هاوسەری نیە یاخود ناوی هاوسەری بە لە ئەندامانی ماڵەوەی کە دایکی بی بابی برایبی خوشیبی هەرێشێک لەوانە دەتوانی لەگەڵ خۆی بە بۆ عومرە. و ئەوە 30 خەڵات بەو شێوەیە دەڕوا 15 خەڵات لە پاشی سێکەی خەڵاتی دیکەمان هەیە لە 30 هەتاوەکو 200,000 دیناردان دراوە بۆ خەڵاتی دیکە و ئەوەی دیکە لە 40 هەتا 150,000 و لە 50 هەتا 100,000. طبعا لە ئێستاوەش دەتوانن پەرتوکەکان بەدەست بێنن و ئێمە ڕاماگەاندووە لە هەردوو مەڵبەندی ناوشاری هەولێر و دەوروبەری کە مەڵبەندی ناوشاری هەولێر دەکەوێتە بەرامبەر پارکی کانیاو و تەنیشت مزگەوتی مەولانە خالی لە ڕێگای کەرنەزان و مەڵبەندی دەوروبەریش دەکەوێتە بنەسڵاوە لە سایت مەستا بەرامبەر مەزخانەی ڕێژوان و تاقیکردنەوەکەش لە 24 تاقیکردنەوەکە دەست پێ دەکات. لەکوێ تاقیکردنەوەکە ئەنجام ئەدرێ؟ ئایا بۆ دەوروبەری هەولێر دەگرێتەوە تەنها و لەکێکەوە ناو تۆمارکردن دەستی پێکردووە یان دەست پێ ئەکات و ئێوە بەشدار بوەرەگرن؟ بەڵێ وەڵا حتمان ئێستا دەستی پێکردووە بە نسبەت ناو تۆمارکردن و وەرگرتنی پەرتوکەکان ئێستا بەردەستن لە هەردوو مەڵبەندی دەتوان ئێستا بچن ناوی خۆیان تۆمار بکەن و پەرتوکەکە بەدەست بێنن. تاقیکردنەوەکە شەروەکو باسمان کرد لە 24 هەفتی
کە دەکاتە ڕۆژی هەینی لە کاتژمێر 6 ئێوارە لە مەڵبەندی ناوشار کە پارکەکەشی لە بەرامبەرە هەردووچی بەکاردێنین هەم پێش مەڵبەند و هەم ناو پارکەکەش ئینشاءڵڵا لێندە تاقیکردنەوەکان دەکرێت. زۆر باشە مامۆستا تاقیکردنەوەی بۆ چه ئاستێکەوە دەکرێت لە چ تەمەنێکەوە بەشداری بکەن لەم تاقیکردنەوەدا؟ بەڵێ وەڵا بۆ تاقیکردنەوەکە هیچ ئاستێک و تەمەنێکدا نەدرایە، هەموو کەسێک دەتوانی بەشداری بکە، پیر و گەنج، ئافرەت و پیا و هەر ئاستێکی خوێندنی هەبی، قوتابی بی، مامۆستابی، پزیشک بی، هەر یەکێک بیت هەموو کەس دەتوانی بێ بەشداری بکە لە تاقیکردنەوەکە. ئەو فەرمودانەی کە لە نامیلکەکەدا خود لەو کتێبەی کە ئێوە داتان ناو تاقیکردنەوەی تیا بکرێت زیاتر فەرمودەکان جەختان لەسەر کام فەرمودانە کردوێتەوە و کام فەرمودانە زیاتر گرنگی پێدراوە بۆ ئەوەی کە تاقیکردنەوەکەی تیا ئەنجام بدرێت؟ بەڵێ باسمان کە فەرمودەکان هەمووی دووشەینە، ئاسانن، لەبەرکردینان زۆر ئاسانە، هەموو کەسێک دەتوانی بخوێنیتەوە لەبەری بکە و تاقیکردنەوە تێدا بکە، هەموو فەرمودەکان لێگوشەنە دووشەیە بۆ شوێنە. بڵێ کتێبەکان لەکوێ بەدەست ئەهێنرێ و ماوەی چەندێکتان داناوە بۆی کەسێک بتوانێت ئەم فەرمودانە لەبەر بکات و بەشداری تاقیکردنەوەکە بکات؟ لایگە پرسیارەکە دووبارە بکەیەوە. وتم ماوەی چەندێکتان داناوە بۆی کە بەشدار بوو بتوانێت تاقیکردنەوەکە بکە و کتێبەکەش لەکوێ بەدەست ئەهێنرێ؟ وڵا تەمەنوەکو باسمان کرد هەموو کەس دەتوانی بێ بەشداری بکە، پەرتوکەکەش لەو دوو شوێنانە هەیە، دەتوانی بچی ناوی خۆی بنووسی و دەستی بینی و لە ئێستاوە خۆی ئامادە بکە لە ڕۆژی تاقیکردنەوەی و دەتوانن مەسەلەن بە چەند کەسێک لە ماڵێ مەسەلەن 3 سال خوشکبرا دەتوانن یەک پەرتوچی ببەن و تاقیکردنەوەخان لەسەر بکەن و بخوێنن. زۆر ئاساییە. مامۆستا بۆچی 63 فەرمودەیە؟ ئەمە ئامانجێکی لە پشتەوەیە؟ دەنگت قەتع. مامۆستا بۆچی 63 فەرمودێ و 63 خەڵاتیشتان داناوە؟ ئایا ئەم ژمارەیە ئامانجێکی لە پشتەوەیە یان مانایەکی هەیە؟ ئامازمان تەمعان لێرە 63 فەرمودە مەبەستمان ئەوەیە کە لە تەمەنی پێغەمبەری خوا دردوخوا لەسەر بێ کە تەمەنی پیرۆزی 63 ساڵ بووە، بۆیە 63 فەرمودەمان دانایە و 63 خەڵاتیشمان دانایە. بەحەقەت سەرەتا و لە ڕۆژی ئەلانکردنەکەشمان لە ڕۆژی یەکی محەڕەم سەرەتای ساڵی کۆتی 1448 ئەلانمان کرد و لە سەرەتا بەرنامەشمان ئەوها بوو کە لە ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله علیه وسلم تاقیکردنەوەکە بکرێت، بەڵام ماوەکەی لەبەرەوەی دوور بوو، زۆر دوور و درێژ بوو، پرسیارەکانش ئاسان بوون، بۆیە پێشمان خست بۆ 24 هەفت. زۆر باشە مامۆستا گرنگی بەسمان ئەوەیە کە زیاتر خەڵک مسلمانان لە ئاشنا بن بە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم. طبعا ئەو شێوە پرسیارانە یان ئەو کتاب بەو شێوەی لەوانەیە کەم کەس بیسپیتی، زۆر کەس پێیوا بوو چۆن دەبێت ئەوەندە فەرمودەی دووشەی هەبیت، حتا هەر بە مامۆستاش بەوەی زانیا ئەوەندە نیە، بەڵام زۆری لەوانەیە لەوە زیاتر هەبیت، بۆیە ئەمە ئەوەندەمان هەبژاردیە. مامۆستا تاقیکردنەوەکە لە چەند پرسیار پێک دێت و ئایا شێوازی تاقیکردنەوەکە چۆن دەبێت؟ بڵێ وەکو سەرچار باسم کرد تاقیکردنەوەکە 50 پرسیار دەبێت، 50 پرسیار دەبێت و لە هەموو بەرگەکانیش پرسیارەکان دێتەوە، هەم تەمان بە شێوەی هەڵبژاردنە نووسی نوشتی تێدانە، تەنها هەڵبژاردنە. مەسەلەن فەرمودەی یەکەم ئەدین و ئەننەسیحە لەوانەیە دێتەوە دەفەرمی ئەدین و ئەننەسیحە، جا نەسیحەکە دەکاتێ بۆ شای سێسار هەڵبژاردنەکە دەداتی هەڵدەبژێری یان لە واتایەکەی یان لە مەبەستەکەی، لە هەر سێشان پرسیارەکان دێنەوە 50 پرسیار. مامۆستا ڕاگەاندنی ئەم پرۆژەیە هاوکاتە لەگەڵ ساڵی نوێی کۆچیە، تا چەندێک گرنگە ئێمە ئەم یادانە بکەینە دەرفەتێک دەواازەیەک بۆی کە مسلمانان زیاتر هۆشیارکەینەوە لە ئاینەکەیان و ئەم پرۆژانش ببێتە دەرگایەک دەواازەیەک بۆی کە بتوانین خەڵک جۆش بکەین بە فەرمودەکانی پێغەمبەری نازدارمان. بەڵێ
طبعا ئێمە بۆیە سەری ساڵی کۆچیمان هەبزار طبعا ساڵی کۆچی مێژوو و خاڵێکی وێزگەیەکی وەرچەرخان بوو لە ژانی مسلماناندا پێغەمبەر صلی الله علیه و سلم و هاوڵانی بۆیە ئێمە شەوڵ دەدەین کە ئێمە هەمیشە گۆڕانکاری لە ژانی خۆماندا بکەین ئەگە ئێمە سەرنج بدەین پێغەمبەر دوردی خوا لەسەر بێ لەگەڵ هاوڵانی لە ماوەی ئەو 13 ساڵێکەوە لە مەکەی پیرۆز بوون پێش ئەوەی کۆچ بکەن بەڵام ئەوان گرنجان بە عەقیدە و بیرباوەڕ خۆیاندا خۆیان ئامادە کرد بۆ قۆناغێکی نوێ کە کۆچیان کرد لە کۆمەڵێکی ژێردەستە و مزدەعەفەوە بوون بە قیادەی عالەم لەوێن دەرەوە بناغەی ژانێکی نوێ وەرچەرخانێکی نوێیاندانا بۆ ئەوەی گۆڕانکاری لە مرۆڤەکاندا بکەن بۆیە پێویستە مرۆڤ مسلمان سەرەتا گۆڕانکاری لە خودی خۆیدا بکە اینجا دەتوانێت گۆڕانکاری لە دەوروبەر و لە دەوروبەری خۆیدا بکات بۆیە ئێمە دەمانەوێت مسلمانان ئاشنا بن بە دین و خۆیان ئاشنا بن بە فەرمودەکان پێغەمبەر صلی الله علیه و سلم کە بەداخەوە ئێستا زۆربەی مسلمانان زۆر بێئاگان لە دینی خۆیان کە زۆربەیان کە تەماشا دەکەین لە مۆندیال و تۆپانێ ئەوانە دەبینی گەنجێکەوە پرسیاری لێ دەکرێت زۆر ئاشنایە بە مۆندیالەکان و بە ناوی یاریزانەکان بەڵام کە پرسیاری هاوڵێکی لێ دەکرێت یاخود جاری وایە پرسیاری ئەوی لێ بکرێت پێغەمبەر صلی الله علیه و سلم چەند ساڵ ژیایە یان چەند ساڵ بکەوە وحی بۆ هاتیە نازانی ئاشنا نییە یان خەلیفەکانی ڕاشدین ناویان نازانی دا بەڕاستی ئێمە پێویستە لەسەرمان کەوە ملەتی خۆمان ئاشناکەینەوە بە دینی خۆمان و بە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ ئەوەی ئێمە ببینە گەلێکی هوشیار چونکە ئێمە بەڕاستی هەروەکو خوا گەورە دەفەرمێ لا يغر ما بقوم حتى يغر ما بأنفسهم کەس خوا گەورە قەومێک ناگۆڕێ هەتا ئەوان خۆیان نەگۆڕن جا بۆیە پێویستە ئێمە لەسەرمان گۆڕانکاری لە خودی خۆماندا بکەین مامساوەکو مەڵبەندی دەوروبەری کۆمەڵی دادگەری لە هەولێر ئامە کۆتا پرۆژتانە بیان ئێوە پرۆژەی ترتان هەیە بۆ داهاتوو چۆن کار لەسەر ئەم جۆرە پرۆژانەکەن بۆی کە خەڵک زیاتر سوودمەند بێ لێتان بەڵێ وڵات طبعا ئەو پێشتریش هەمان بە پرۆژە دیکەمان هەبووە بەڵام ئەوەیان پرۆژەیەکی وەکو بڵێ تایبەت و جیاواز بوو و ئەوەشان وەکو لە سەرەتا باسم کرد ناوی قۆناغی یەکەمە لە ساڵانی داهاتوو ئینشاءڵڵا پرۆژەی دیکەمان دەبی لە قۆناغی داهاتوودا لەوانەیە بە شێوەی جیاواز پرۆژەی دیکەشمان دەبی ئینشاءڵڵا دەستخۆش سپاس دەکەین سپاس بۆ محەممەد تەها بەرپرسی پرۆژەی ڕۆشنایی فەرموودا کە لە ستۆدیۆکانمان لە هەولێرەوە لەگەڵمانەوە سپاس دەکەم